بخير بن برزان لهدو لا وسط شاي من هاتن حرمتك زورن بو همو لا يكتان هي عزيزان وخوشويستان هیوادارم کە دوور بندە دەرد و بەڵا بەداخەوە کە هەم کۆرۆنایە ژیانی هەموو خەڵکی وێران کردووە و خەڵکی کوردستان بە تایبەتی گیرۆدە بووە بەڕاستی هیوادارم کە خەڵکی کوردستان هەوڵ با باشتر خۆی بپارێزێ چونکە ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ئەم مەسەلەی کۆرۆنایە زیاد دەکا و خەڵکانێکی زۆر بەڕاستی دروێنەیانەکە و خەڵکیکی زۆر لە ئازارەیە هیوادارم کە خەڵکی کوردستان خۆتان بپارێزن و ئاگاتان لە خۆتان بێت و هەڵبەتە ئەوروپایش بەڕاستی خراپە بە تایبەتی ئەم وڵاتانی ئێرە وەکو هۆڵندا و ئەڵمانیا و فڵان و فیساروانە هەمویان لە ڕاستیا وەسعیان خراپە و کۆرۆنا سەر لە نوێ گەڕاوەتەوە بۆ ناو ژیانی ئەم خەڵکەوە ڕۆژانە هەزاران کەس بۆ نمونە لە هۆڵندا تووژە بێ بەهەرحاڵ هیوادارم کە پارێزراو بن عزیزان و خۆشەویستان ئەم شەو وەکو زۆر جاران تەنها کورتەلایڤێکەکەم لەسەر ئەم کەیسی تەزویرکردنی پسوڵە و ئەمانەی گومرکەکان لەلایەن نیشێک لە هەسوڕاوەکانی گۆڕان ئەلەساس هەسوڕاوی گۆڕانەوە ئەی گۆڕێ و ئەمە ئەندامی ئەنجومەنی سلێمانیە بە ناوی حەمەد شێخە و گروپێکی 40 نەفەری کە دڵنیام کە لە سەرکردایەتی یەکێتی و گۆڕان لە پشتیانەوەیە ئەجینا ئەوانە خۆیان ناتوان دزیێکی ئاوا بکەن بە هیچ پێوان و بە هیچ مانایەک لەبەرەوەیە کە دڵنیام کە لە پشتیانەوەیە من بە کورتی کۆمەڵێک قسە و باسانتیەکەم بۆی هەموو لایەک لە کەیسەکان ئاگادار بن ئێستا ئیتر هەموو کەسێک لە کوردستان ئەو ڕاستی ئەزانێ لە مناڵێکەوە بیگرە هەتاوەکو ژنێشی گەنج تا بەتەمەنێ لە مناڵێکی نێرەوە بیگرە هەتا پیاوێ هەتا پیاوێکی بەتەمان هەموو کوردستان لەوە تێگەیشتووە کە دزە گەورەکانی ئەم وڵاتی ئێمە کە ناوی هەرێمی کوردستانە دەسەڵاتدارەکانی پارتی وێچێتین بە زمانێکی تر بڵێم بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانین چونکە ئەوان لە ڕەسا ڕاوەساون و ئەوان مەسئولن لە هەر شتێکە لەو کۆمەلگایە ڕوئەدا و ئەگەر ئەوان سەرقافڵەی دزی و نەهامەتی و چۆسانەوە نەبن بۆ ئینسانی کورد بەڕاستی کۆمەڵەشیکەیە ناکەیە و لەسەرو ئەم دوانێشەوە سەرانی ئێستەی گۆڕان کە کۆنە سەرکردەکانی یەکێتین کە ئەو کەسە لە ناو یەکێتیە هەمویان سەرقاڵی دزی و گەنەخۆری بوون ئەوانیش بەڕاستی بەشی شێنیان پیابڕێ لەم دزی و گەنەخۆری و پارەکۆکردنەوە و ئەو وەسعەتەی کە خەڵکی کوردستانی تێدا قەراری گرتووە کە نە ئازادی نە دیموکراسی نە مافی مرۆڤ نە موچە نە کارەبا نە ئاو نە هیچ نە عەدالەت دیسانیش خەڵک دەنگ بە هەر کەسێکەدا ئەو کەسە لە یەکێتی بێ یا لە پارتی بێ یا لە گۆڕان بێ چونکە سەرچاوەکە لەسەرەوە لێڵە بەڕاستی دز دەرەچێت ئەمە بۆ خۆشیەکەی داخە عەزیزان خۆشەویستان 30 دانە ساڵی ڕەبەقە دزی و جەدەیی لە کوردستان ئاکراوە بە یاسا دادوەری تایبەت بە خۆیانیان هەیە لەسەر کەیسی دزی و گەنەخۆری کە پشیوانیان لێکە لەسەر سەرکوتی ئازادی کە پشیوانیان لێکە لەسەر ڕۆژنامەنووسێک کە ئەکوژرێ دادوەری بێویژدانی خۆفرۆشیان هەیە کاچێ ڕەش ئەکا بە سپی ئەکا بەڕەش باشە جگە لە دادگا و دادوەر ئاسایشیان هەیە پاراستنیان هەیە دەستگای زانیاریان هەیە دژە ترۆریان هەیە پۆلیسی ناوخۆ ئەملا ئەولایان هەیە هەموو ئەوانە کە ناوم هێنان لە خزمەتی سەرانی پارتی وێچێتیدان بۆ دزی بۆ تاڵانی بۆ جەدەیی بۆ نابودکردنی ئازادی بۆ وێرانکردنی ژیانی تاک بە تاشی خەڵکی کوردستان 30 دانە ساڵە هیچ ئینسانێک نەیتوانیوە بە دزێک بڵێ پشتی چاوت برێ بڵێ بۆچی دزیەکەیت خۆی چۆنی پێخۆش بێت دزی بێتی باشە دادگاکانیان دادوەرەکانیان یاساکانیان کە خۆشیان دایانناوە کە دزەگەورەکان دایانناوە هەمیشە پشتیوانی ئەم دزیانیان کردو هەر دزێکی وەکو ئەم حەمەد شێخە کە بە دزیەوە گیرابن دوایی کەیسەکەیان دیسە بە دەرخۆنە کراوە و چارەسەریان بۆ کردووە بۆ لەبەرەوەی کە لە پشتیەوە خەڵکانێکی دەستڕۆیشتوو هەن چ لە پارتی چ لە یەکێتی و چ لە بزوتنەوەی گۆڕان هەمووشتان بیرتانە و بیرتانە خەمەوە کە لە کەلار بوو لە کۆ بوو بەڵاوەزان کە لە گەرمیانە بوو پیاوێک لەبەرەوەی 2 قوت و شیری دزی بوو دادوەرەکە حکمی یا بە 12 ساڵ زیندانی یعنی لە وڵاتەیە دزی گەورە دادوەرە دزی گەورە سەرۆکە دزی گەورە سەرکردەیە دزی گەورە بنەماڵ دەڕۆیشتووەکانن باشە
دزی گەورە یاسا دادوەر هەمووی لە پشتێتی بەڵام دزی بچووک ئەخێتە ناو زیندانەکانەوە. من ئەم بەحسە سۆ درێژ ناکەمەوە تەنها بۆ مێژوو ئەم قسە و باسانەکرد ئەکینا زۆر وتراوە ئەم مۆزوعانە بەڕاستی ئەمەندە دووبارە و دەبارە و هەزار بارە بۆتەوە کە ئیتر هەموو کەسێک بۆی معلوم بۆ لە حەقیقەتە. باشە کاتێ شێخ جەعفەر دووسێ ڕسمی ڕووتی بڵاوە بێتەوە خۆشەویستان کە لێیە پرسن ئەڵێن کاک شێخ جەعفەر تۆ ڕسمی ئەوە بڵاو بۆتەوە دوور لە ڕوویەوە ئەڵێ جاخۆ من نەماوە کردومە. باشە واتە هەر شتێک بکەر بێ سەرانی پالیکەتی بیکەن شتێکی نۆرماڵە ئاساییە بەس بدەر نەبیت. باشە دزی فەسادی بێڕەوشتی بێئەخلاقی هەموو ئەمانە بۆ ئەمانە بەڕاستی نۆرماڵە و ئاساییە و خوان بە بکەرەزانن و بکەریش لە کەلتوری خێڵەشی ئەوانە ئازایەتی و قارەمانێتی. ئەمێ واقعی ئەو دەسەڵاتی کە لە باشووری کوردستانە هەیە. هەمەی شێخ وەهاب و هەتا ئێستا 40 کەس لەم دۆسیە دزی و گەندەڵیەتە بەشداریان کردو خۆشەویستان یعنی دزیەکی ڕێکخراو بەمانای کەلیمە. باشە کە هیچ کەسێک ئەگەر ئەم کە لەسەرەی عەقڵی تیابێ دڵنیایە لەوە کە ئەم هەمەی شێخ و ئەمانە خۆیان ناتوان ئەم دزیانە بکەن ئەگەر لەسەرەوە خەڵکیان لە پشتەوە نەبێت ئەگەر سەرکردەی یەکێتی یا سەرکردەی گۆڕانیان لە پشتان نەبێت کە لە بەرزەکان و کە لە ڕەعسا دەستی بەسەر شتەکانە ئەڕوا ئەکینا ئەندامێکی ئەنجومەن بە ناوی هەمەی شێخە ناتوانێت ئەم هەموو پسوڵێ تەزویر و دزی و ئەم بابەتانەکە ئەم گروپە هەمیان ناتوان بەیەکەوە خەڵکیان لە پشتن بۆیە ئێستا ئەیانەوێ دیزە بە دەرخۆ نەبکرێت. عزیزان ئەمانە گوایە بەپێی ئەو بڵاوکراوانەی کە بڵاو بۆتەوە زەرەری 25 ملیار دیناریان لە حکوومەتەکەی خۆیان داوە جا ئەبێت چەند 25 ملیار دیناریان دزی بێ بێنە پێشاوی خۆتان. باشە لە ماوەی 2-3 هەفتەی ڕابردووە عومەری سەیعەلی بە خۆی و گۆچانەکەیەوە کە لیدەری بچووتەوەی گۆڕانە بچووتەوەیەکی ڕسووە باشە لەگەڵ بەرپرسانی یەکێتیە سەرقاڵی ئەوەیە کە چۆن بتوانێت ئەم دزانە لە سزای یاسایی ڕزگاریان کەن چۆن بتوانن کە لەوە بەدداوتر نەبن. بەڵام تازە هەموو کوزانیوێتی کاک عومەری سەیعەلی گردەکە سەرانی یەکێتی ئەگەر بەیانی حەمە شێخە و چێوچێوە هەمووی ئازاد کرێ و بڵێن ئەمانە لە گوڵپاکترن و ئەمە ئەوە نییە هەموو کورد ئەزانێت دزیەکە کراوە ئێوە سڵحتان بۆ کردوون. بەڕاستی ئەوە مۆرێکی ڕەشە بە تەختی تەوێڵی عومەری سەیعەلی و بچووتەوەی گۆڕان و سەرانی یەکێتی و ماجەلا تاڵەبانیشەوە. بەڕاستی ئەمە واقعەکە. عزیزان بەوردی بین لەمەکەنەوە لە حوتی دا باشە کە ئەمڕۆ 25 دەیە لە حوتی دەوە فەرمانی دەستگیرکردن بۆ هەمەی شێخ وەهاب بزوتەوەی گۆڕان لە ئەنجومەنی سلێمانی دەرچووە. باشە لە حوتی دەوە فەرمانەکە دەرچووە بەڵام ئەمڕۆ خۆیاوە بەدەستەوە. باشە ئەمڕۆ خۆیاوە بەدەستەوە. فەرمانی دەستگیرکردنەکەیش بە پێی مادەی 289 لە یاسای سزادانی عێراقی کە ئەم مادەیە تایبەتە بۆ ساختەکاری نووسراوە فەرمیەکانی حکوومەت کە هەر کەسێ ئەم یاسایە یا ئەم دزیە یا ئەم ساختەکاری بەسەرا ساغبێتەوە لانی کەمی 15 ساڵ ئەبێ زیندانی بکرێت. هەتا من نووسراوەیەکی عەلی حەمە ساڵح و دابان بخوێندەوە کە ئەوانیش کە من پێش ئەوانیش لەسەر ئەم بەحسە قسە و باسەکانم کردووە بەڵام ئەوانیش تەئکید دەکەنەوە وەکو دوو ئەندام پەرلەمانی گۆڕان کە لەم کەیسەدا 40 دست بەشداریان تیا کردووە لە یەکێتی و لە بچووتەوەی گۆڕانیش. باشە زیاتر لە 2500 دانە وەسڵی گومرچیان ساختە کردووە ئەمانە خۆشەویستان لە دەروازەی باشماخ و لە دەروازەی پەروێزخان 2500 دانە وەسڵی گومر ساختە کردویان. و ئەبێ ئەوەش بزانن کە ئەم وەسڵە تەزویرانە تایبەت بووە بە مادەکانی وەکو مس وەکو فافۆن وەکو پاتێشکا و ئەم شتانی کە وردە ئاسن و ئالەم بابەتانە تایبەت بووە بەوانە کە ئەمانە تەزویریان کردووە و ئەوەیان کردووە. باشە ئەم پسوڵە تەزویر کراوانە خۆشەویستان بە هەر کەسێ بوو بێ واتە باجی بدنە دەرەوە و هێنانە ناوەی داوە. باشە بەڵام لە واقعیشە هەمووی بە تەزویر کراوە با بڵێن بەڵام وەکو ئاوا کەسێری وەرەقەکەی یعنی ئەم وەرەقەیە بە هەر کەسێ بوو بێ یعنی ئەمە باجیاوە شت بەرە دەرەوە و بێنێتەوە بۆ ناوەشەوە. عزیزان سێریکەن ئەمانە یەک دانە ساڵە بەردەوامن. عزیزان
يعني يك صالة خليكن واتا هركا بسوتوي قران شوتنا حكومتك باتي وشيتي وميدانيا بشداري بولا حكومتا يكسدسي كردوا بدزيو بقى شاخشيتي لمرزكانا برخراو كردو انا براسي كمن دنيام لسراني قراني تيايا لحتى رنت شياون ما لبشتي ورا وصابن بودزيو كان دخولي انا براسي اجناح مشيخ كان قد ناتوان افهم دزيو كان براسي قد ناتوان افهم بصوليه تزوير كان الحقيقه اشتيوانيه اجل امر رخراو نبي جاش ليشيتي وش ده قران لهدو لا كان براستي ناشا چونك ئەوەندە منەظەم بوون ئەمانە وەکو گروپێکی مافیایی وەکو گروپێکی چەتا وەکو گروپێکی دەست بەڕاستی ئەمەندە شارەزا بوون شارەزا لە تەزویرەکەیە و شارەزا و زاڵیش بەسەر مەرزەکانە یعنی خاوەنی بڕیاریش بوون لە مەرزەکانی باشماخ و لە بەرزی فڵانە فیسارەکان و ئەم بابەتانە باشە وەسڵیان بڵاو بۆتەوە خۆشەویستان بای 101 ملیۆن دینار بووە باشە واتەی 200 تەنی کانزە کە بڵاو بۆتەوە ئەمانە قەبارەی ئەم دزی و ساختەکاریە خۆشەویستان ئەمەندە گەورەیە ئەمەندە حیاچوونە بۆ گۆڕان و بۆ یەشێتی ئێستا هەستاون ئەیانەوێ کەیسەکە چارەسەرکەن لە بین یەکترا ئەیانەوێ خۆیان ڕێبکەون لە حەقیقەتە باشە ئەیانەوێ ئەو دزانە ئازاد بکرێن باشە واتە ئەیانەوێ هەموو ئەمانە دەرباسکەن و خەڵک بەڕاستی باجەکەی بدە چوار ڕۆژیکە بڵێن ئەم کابرایە هیچی نەکردووە ئەوە ڕاست نییە و ئەوە مۆزوع ئێوا بوو بی کۆمەڵێک قسەی قۆڕ بدۆزنەوە و بە خەڵک بڵاویکەنەوە و کۆمەڵی خەڵکی گەمژێش کە دوای گۆڕانوێکێتی کەوتە بۆ مشتێ پارە بڵێ کاکە ڕاستەکە ئەو دزیشن نەبوو بەڵام هەمووشمان زان بەڕاستی کە دزیەکە عەمەلیە و کراوە هەموو عالەمە زانێ بەڕاستی طبعا من لە سەرەتاوە ئاگاداری ئەم کەیسە بووم خۆشەویستان جا سێری ئەم گاڵتە جاڕیەکەن عەزیزان و خۆشەویستانی من هەمەی شێخە سێ هەفتە زیاترە ڕووداوەکە ڕوویاوە باوکی 2 هەفتە زیندانی بووە و بە کەفال ئازاد کراوە باشە حوتی دا وەکو لەسەرەوە باسم کرد دادوەر داوای کردووە کە هەموو جێگاکانی ئاگادار کردوتەوە بە ئاسایشەوە بە پۆلیسەوە بە سەیتەرەکانەوە ئاگاداری کردوتەوە کە هەمەی شێخ وەهاب لە هەر شوێنە بوو ئەبێ بیگرن باشە بەڵام 24 مانگواتە دوێنێ هێنایانەوە چکە پێشوتم بریابردانە بۆ کەرکووک و شادوانێتەوە دوێنێ هێنایانەوە بۆ کەنار هەر دوێنێ عومەری سێعەلی لە گردەکە وتبووی بەیانی هەمەی شێخ وەهاب خۆی تەسلیمەکە ئەوە بوو ئەمڕۆ کە 25 مانگە لە مەرزی پەروێزخان خۆی تەسلیم کردو هەتا ئەم ئێوارەش دادگا و دادگاکەی بۆ دوایش بۆتان باسەکەم کە چۆنە کەچی ئەم بەیانیە ئەم حەمەیە هێندە بێ چاوەڕووە هێندە بێ شەرم و بێ حەیایە ئەڵێ من ئەستۆپاکم ئەچمە بەردەم دادگا باشە ئەمە دوای نزیکەی 3 هەفتە ڕاکردن باشە ئاخر کوڕی باش تۆ حوتی دادوەر بڕیاری گرتنی تۆی داوە بە ڕەسمی بە واژۆی عەبدولئەمیر جومعە تۆفیق کە بەڵگەکەیم بڵاو کردوتەوە تۆ لە حوتی دەوە خۆت حەشار داوە 25 واتە ئەمڕۆ لەسەر داوای عومەری سێعەلی و سەرانی یەکێتی تەسلیم بوویت چیتە بەردەم عەلە ئەساس یاسا و پۆلیس و ئالم بابەتانە ئەی ئەگەر تۆ ئەستۆپاچی لە حوتی دەوە تۆ لەکوێی ئەم 20 لە ڕۆژە زەحمەت نەبێ تامان خۆ حوتی دێش چەند ڕۆژێک بەلەوە کەیسەکە هەر کراوە بوو تۆ خۆشاد بووە هەفتەیەک بەلەوەیش باشە ئەگەر تۆ ئەستۆپاشی بۆ ڕاوکە 3 هەفتە کە باوکە سجن بوو 2 هەفتە تۆ لەکوێی زەحمەت نەبێ بۆ نەچیتە بەردەمی یاسا و دادگا بۆ لە حوتی دەوە تۆ خۆشادۆتەوە ئەمڕۆ 25 خۆ تەسلیم کردووە ئایا هەر ئەمە بەڵگەی دزی تۆ نییە ئایا هەر ئەمە بەڵگەی ئەوە نییە کە تۆ بە تەواوەتی لە دزیەکە بەشداری بەڵام لە ماوەی لە حوتی مانگەوە لە حوتی دەوە تا ئەمڕۆ 25 تۆیان شاردۆتەوە بۆ ئەوەی کەیسەکە بۆ حەلکا هەم یەکێتی و هەم گۆڕان باشە ئەمە حەقەتەکەیەتی ئێستا هەموو کو دەزانێ ئەگەر هەمەی شێخە ئەستۆپاک وایە هەر حوتی کە دادوەر وتی ئەوێ بێتە بەردەم دادگا یەکسەر ئەچوو بەردەم دادگا ئەوە منم کە باوکی 2 هەفتە گیراوە بە کەفالەت ئازادیان کردووە ئەچوو بەردەم دادگای و کاکەوە خۆمم بنمونە باشە بەڵام تۆ لە حوتی دەوە ئەمڕۆ 25 باشە یعنی نزیکەی 20 دانە ڕۆژ تۆ خۆشادۆتەوە تازە ئەمڕۆ هاتووی باسی ئەستۆپاکیم بۆکەی هەی دەست ها تێی کاکە
ئەمە واقعەکەیەتی هێشتا ژیان کۆمەڵی خەڵکی خوێڕی لەو گردەوە یا لە ناوێکێتیوە ژیان بە ئارامەحمن چونکە حەیان پێوە نایڵم چونکە دزیەکە لەن ئاشکراکەم چونکە ڕسواتانەکەم هەرهەمووتان بەڕاستی هەتا ئێوارە جوێن بە ئارامەحمە بە نایخوا بەڕاستی ڕسوا ئەوانن کە دزیەکەن ڕسوا ئەوانە بوو کە ئەیان و ئەیگۆڕین هەتا گەنجێکی حەماسی لە شەقامەکانی کوردستانە بێ گۆڕان بەردەوامە ئەمەیە حەماسیەکەتان ها حەما گەنجە حەماسیەکەی گۆڕانە ئام هەموو دز و گوێن فرۆش و ساختە چییە گەنجە حەماسیەکەی گۆڕانە ئێوە داناوەشێن بەڕاستی ئێوە نامرن ئێوە خەجاڵەتی ناکێشن بزوتەوەی گۆڕان ها ئەو قسە قۆڕانە چییە گەنجە حەماسیەکانتان کامەیە هەرچی گەنجی حەماسیەسە لە گردەکەی هەمووی دزە هەمووی دانیشتووە بۆ $100 شەو تا بێ ڕۆژ ئێوە لەم فەیسبووکە بجوێن بە عالەمەدا بە دایک و خوشی خەڵکەدا بەڕاستی بۆ $100,000 بۆ $100,000 دینار عەفو نەک دۆلار ببورن ئەمێ خۆشەویستان هەر ئەوەی کە ئەم کەسە لە حەوتی دەوە دادۆی ئەبێ بگیرێ هەتا 25 مانگ خۆی شاردۆتەوە و ئەمڕۆ چۆتە بەردەم دادگا هەتا سەعات حەوتی ئەم ئێوارەیە کە من ئاگادار بووم ئاگاداری دادگاکەی بووم هەتا حەوت بەردەوام بووە لە حەوتە بردوێنەوە بۆ کەلار ئێستا لە پۆلیسی کەلار على ئەساس سژنە جا ڕەنگە لە ماڵی شای خۆیان نزانن بەڕاستی ئەمە معناکەی چییە معناکەی ئەوەیە کە سەرانی گۆڕان و یەکێتی ڕێکەوتنیان کردووە بۆی ئەم کەیسە دیسە بە دەرخۆ نەکەن بەڕاستی ئەو معناکەی ئەوەیە معناکەی ئەوەیە ئەیانوێ سوڵحکەن ئەم هەردوو لایەنەکە باشە کاکەشیرم ئاوایە بەخوا سەرانی بەخوا گۆڕانەکان و یەکێتیەکان یەک قەڕن جوێنم پێ بدەن هەر ئاوە ڕسواتانەکەم ئەها چیم پێکردوون حەیان پێوە نێشون ناو کۆمەڵگەی کوردیە کاکە دزم دزی مەکەن باواتان پێ دەڵێن براشیر ئەیلۆ بێئەخلاقی مەکەن باواتان پێ دەڵێن ئێوەشت دزیەکەن مش باستانەکەم کاک خۆ باسی جێم باسی دزم کردووە دزی مەکەن جا حەمەی شێخە ئەم بەیانە نووسینێکی نووسی بوو ئەوە بە ئەستۆپاکی ئەڕۆمە بەردەم دادگا کۆمەڵی خەڵکی ساختەچی و دووڕوو بۆ $100,000 دیناریش لە گردەکەوە ئای کاکە حەمەدیان هەر بژیت و تۆ پاکیت و تۆ ئەمەیت و کۆرە بڕۆی قەشمەر هەی دز و درۆزن هەی ساختەچی تۆ لەبەرەی 50,000 پێ بڕێ بۆی ئەو قسە ناکەی بۆیە بە باڵای هەڵەدێ ئەگەر حەمە ئەستۆی پاکە بۆ لە حەوتی مانگەوە ڕای کردووە زەحمەت نەبێ بۆ 20 ڕۆژە خۆی شاردۆتەوە کاکیشینە باشە فەرموو بەیانی یەکێتی و گۆڕان و پارتی دادگایەکی ئاشکرا هەبێ هەمویان ئارامەحمە بن بە دادگا من ناترس یەکسەرم بەردەم دادگا بەڕاستی نا شکە پاکم ئەی تۆ بۆ خۆشادۆتەوە زەحمەت نەبێ 3 هەفتە ها 20 ڕۆژ لە کێوی خۆشادۆتەوە ئەگەر بەشداری نەبوویت لەبەر ئەوەیە تۆ 20 ڕۆژە خۆشادۆتەوە واتەیە لانی 20 وڵا 20 زیاتر دەکاکە بەڵام من هەر باسی ئەواکەم باسی ئەو دادوەرەکەم کە داوای کردو ئەبێ ئەمە بژیرێ بەڕاستی لە حەوتی دەوە تۆ بۆیە ئەم 3 هەفتەیە ئەم 3 هەفتەیە خۆشادۆتەوە لەبەرەوەی کە گۆڕان و یەکێتی کەیسەکەت چارەسەرکەن لەبەرەوەی کە کێشەکە بۆ حەلکەن بۆیە ئەمڕۆ تەسلیم بوویت و چووی بۆ لای پۆلیس و بۆ لای حاکم لەبەرەوەی کە یەکێتی و گۆڕان لەوایان کە کێشەکە بۆتە و کێشەکەتان بۆ حەلکەن جابزان ئەیکەن بەسەر دووسێ داماویترا و ئێوە دەربازەکەن و تەواو ئانە بابەتانە بەڵام 100 کەرە دەربازکە ئێوە هەر دزن بەڕاستی جەماعەتی گۆڕان من دڵنیام عمەری سەیعەلی ئەزانێت دزیەکە کراوە دڵنیام ئەوە شێخ جەناب لۆ دزیا هەیە دڵنیام چیا و نما لۆ مۆزوعا هەن دڵنیام بەڕاستی دڵنیام ئەو چیا و نمایکردنە شانسەفایە کە خەریکی قاچاقچێتین و پارە لە پارتیکێتی وەرەگرن هەموو هەفتەیەک ئەچن بۆ لای لاهوری شێخ جەنگیش بۆ ماڵەوە کە ئەچن بۆ لای پاڤێڵیش هەموو ئەمانە ڕۆژانە خەریکی دزین بەڕاستی قاچاقچێتی مەرزەکانەکە چیاونما لەوە بەشدارن لەو مۆزوعی شێخە و ئەم تەزویراتی وەسڵ و ئالەم بابەتانە چونکە ئەگەر ئەوان بەشدار نەبن دیفاعیان لێ ناکەن لە حەقیقەتە لەبەرەوەی ئێوە دزن بەڕاستی ئیتر کەواتە تۆ ئەمڕۆ دوای 20 ڕۆژ خۆ تەسلیم کردووە چۆن ئەستۆپاکی چییە لە تۆ ئەستۆپاکی ئەستۆپاک گوتیان ڕاو ناکرد 3 هەفتە بە لێسا کە باوکی 2 هەفتە گیرا ئەچوومە بەردەم دادگا ئەموو ئەم شتە ئەسڵ و ئەساسی نییە فەرموەرن مەحکەمەم کردمەتان بە هیچ باشە ئەمڕۆیش کە ئاگاداری مەحکەمەکەی بوون خۆشەویستان 5 کەس شایەتن بەسەریەوە ئێستا حالیان لە مەحکەمە باشە 5 کەس بەرا بێشەرمی عیبە بەڕاستی پاشان ئەمڕۆ کە حەمەی شێخە دوای 25 ڕۆژ ڕاکردن و خۆشاردنەوە کە یەکێتی و گۆڕان ڕێکەوتون کە ئەم کەیسە داخن و ئەم کەیسە چارەسەرکەن و حەمە شێخەکان بەنە بەدەم دادگا و کۆمەڵەش دوای دیزە بە دەرخۆنەیەکەن مۆزوعەکە حەلیکەن ئەمە کراوە ئەمڕۆ کەشی ڕادیۆیەکەیە بە ناوی ڕادیۆی دەنگ لە کەلار باشە
دەستی کردووە بە شیڕەشیر ئەم بەیانی لە کەلارەوە کاکە ئەوە هەمەشێ خۆی تەسیم کردووە ئەستۆی پاکە ئەمەت مەسەلەکە چییە دوای بدە دەچوونی بۆکەم سێکەم ڕادیۆی کەلاری ئەسە هی قوبا تاڵەبانیە باشە تێگەیت کەسێک بە ناوی جەزای حەمەی سەلیم ئەو خاوەنەکەیەتی کە ئەم جەزایە یەکەمین پیاوی قوبا تاڵەبانیە خۆشەویستە بەڕێوەبەرەکەشی کێ بێ باشە عەزیزان بەڕێوەبەری ئەو ڕادیۆی دەنگە ئازاد عوسمان برای عەدنان عوسمانە خۆشەویستە شانی کە ئەمانە چۆن دابەش بوون عەدنان عوسمان بۆ گردەکە پارە وەربگرێ ئازادی برای بۆ لای قوبا تاڵەبانی بۆ ڕادیۆی دەنگ کە بەڕێوەبەر ڕادیۆکەیە خزمەتی قوبا تاڵەبانی و قوبا تاڵەبانی بکە پارە وەربگرێ یعنی ئاوا دابەش بوون ئەمیان ئەی گۆڕێ ئەویان نازانم کوێترە گۆڕێ بەڕاستی ئەمە ئەخلاق و ئەتواری ئەم ئەفرادانەیە بەڕاستی برایشیان لای گۆڕانۆک و عەدنان عوسمان ئازادی برایشی بەڕێوەبەری ڕادیۆی دەنگ لە کەلار پیاوی قوبا تاڵەبانی دەبڕۆ بۆ خۆتان ئێوەش هەڵبن ئەیگۆڕین و ئەیگۆڕین ئەوەیە ڕێکەوتون بۆ خۆیان تۆ گۆڕان بە من یەکێ تێبن برای تریشیان هەیە ڕەنگە پارتی بێت لە هەر سێلا مەس و حەیرانە لە هەر سێلا ئاوایە بەڕاستی تێگەیت ئەو هەیە عەسی مۆزوعەکانە کاکە کەسی خەڵک دانیشتەوە ئەوواکە وەڵی باوکی با عەزیزانی من بڕواتانە بێ بڕواتانە بێ قسەکانی منیش بێسوودە ئەزانی بۆچی بێسوودە خۆشەویستان لەبەرەوەی میلەتی ئێمە میلەتێکە ئەمە سروشتەکەیەتی تێگەی کاکە هەمووتان تێگەن گردەکە پارە بە کۆمەڵی خەڵک ماگەنە 200,000 بە 100 نەفەر بنمونی یا بە 500 نەفەر ئەم 500 نەفەرە هەر دیفاعەکەن دز بن بێئەخلاق بن هەر چێ بکەن ئەڵێ تەواوە عیبی نییە بۆ یەکێتی هەروە بۆ پارتیش هەر بە هەمان شکل ئەمەیە ئەسڵی مەسەلەکە بۆیە هەمویان ئاوا ڕێکەوتون کاکە ئەمڕۆ ئەو ڕادیۆیی ئازاد عوسمانی برای عەدنان عوسمان بەسمێکی لە کەلار ناوەتەوە وەڵا حەمەشێخنا حەمەشێخی چیە تیوێکی لاتولوتی دز بۆ خۆی ڕستاوە دانیشتووە دوایکی لایکی دەسینەکە چۆ لای گۆڕان و لە گۆڕانش دەسیکردن بە دزیکردن لە گەسیش کەسی ترە بۆ کوڕەکانی نوێژان سەفا بۆ ئەم تاقی دزیە بابە تێگەی ئەمە ئەخلاق و ئەتوارەکانتان تێگەی ئەرەوەڵە عەدنان لە گردەکە لای عەمەی سێعەلی براکەشی لای قوبا تاڵەبانی بۆ خۆی ڕادیۆ بەڕێوەبەری ڕادیۆ بێ پارە وەرگێ باشە باشە عەزیزان ئێوە کە ئاوا دزی ئەکەن یەکێتی و گۆڕان کە ئاوا پارە و سامانی ئەو خەڵکە ئەبن بۆ بەشێ دەو دزیە بۆ نمونە سەرفی ناکەن لە هینا ڕێگایەکەیە ناوە ڕێگای مەرگ خۆشەویستان ئەمە ناوەکەیەتی ناوە ڕێگای مەرگ ئەوەی کە خەڵکی ئەو مەنتیقەی ئەزیان لە بینی زەڕیان و لە بینی باوانورایە 6 کیلۆمەترە بۆ چارەسەر ناکەن بۆ پای دزیان هەموو پارتان بۆ شیەوە کاکە تاکە ئێوەی دزن تاکە ئێوەی دزن بەڕاستی ئەمڕۆ حەمەی شێخ لە دوای 20 ئەوەندە ڕۆژ خۆشاردنەوە لە دوای ئەوەی کە عومەری سێعەلی چیاو نمای نەوشوام سەفا لەگەڵ سەرانی یەکێتی لەگەڵ قوبا تاڵەبانی لەگەڵ پاگەڵ و ماگەڵ و شوزان لەگەڵ کێیترا دانیشتوون نزیکەی 2-3 هەفتەیە خەریک نەم کێشێت چۆن حەلکەن چۆن ئەم حەیات چوونە ڕزگاریان بێ کە ڕزگاریان نابێ دوای ئەوەی کە ڕێکەوتن ئەمڕۆ هێنایانەوە و شوخۆ تەسلیم کردووە دڵنیا بن کە هیچیشی بۆ نابێت لەبەرەوەی دزەکان ڕێگەکەون لە یەکێتی لە گۆڕان بەیەکەوە ڕێکەوتون عومەری سێعەلی چیاو نما پەیوەندیان کردووە بە لاوی شێخ جەنگیەوە پەیوەندیان کردووە بە پافێڵەوە پەیوەندیان کردووە بە نازانم قوبادەوە پەیوەندیان کردووە بە عەدنانی حەمەی میناوە پەیوەندی چۆن ئەم مەزەلە حەلکەین بە قوربانە حەیامان چوو هەڵبژاردنمان لە پێشە ئێمە ئەم دزیانەمان کردووە ئەم چ نەفەرە عایدی یەکێتی و گۆڕانە چۆن حەلیگەین خوار ڕێگەکەون دزە گەورەکان و هەموو شتێکی دزە بە دەرخۆ ناکەن ئەوە واقعەکەیەتی کاکە ئەمڕۆ چۆتە بەردەم دادگا هەتا حەوتی ئێوارە من ئاگادار بووم خۆشەویستان لە حەوتی ئێوارە جەلسەکان تەواو بووە بردویانەوە بۆ کەلار و ئێستا لە کەلار عەلە ساسش لە لای پۆلیسە وەسبێنێ دانیشتەکان دەست پێ بکاتەوە تا ئەوەی من ئەزانم 5 شاهید هەتا ئەم ئێوارەیە سەعات 7 بەسەریەوە بوون هەر 5 شایەتەکە ئەڵێن بەڵێ ئێمە وەست و پارەمان لە تۆ وەرگرتووە بەڵام ئەم حەمەی حاشای لێکە باشە حاشای لێکە ئەڵێ ئەسڵ ئەساسی نییە و وانیە و من پاکم و ئەنە بابەتانە بەڵام 5 شایەت بەسەریەوە هەیە جا ئەم شەوە 5 شایەتە پەشیمانەکەنەوە چوزانم شتێکی لێ یەکەن بۆ خۆی ئاوایە چونکە وەکو پێم وتن عەزیزان نەتیجەکەی ڕوونە نەتیجەکەی ئەمانە ڕێکەوتون تەواو گۆڕان و یەکێتی ڕێیەکەون دزی کراوە قیچەکە بە یەکۆ کردویانە بەشێکی ئەمە ڕەنگە 20 کەسی یەکێتی بێ 20 گۆڕان بێت ڕەنگە 30 یەکێتی بێ 15 گۆڕان بێت یا ڕەنگە بە پێچەوانەوە نازانم بەهەرحاڵ مهم هەیە یەکێتی و گۆڕان دزەکان ڕێکەوتون بۆی ئەم کەسە چارەسەر بکەن من بەلاشمەوە ئەمانە هەمووی ئاساییە خۆشەویستە باشە ئەمە جەلال تاڵەبانی ئەمە پارتی بنەماڵی بازانی ئەمە بنەماڵی تاڵاوی سەرانی یەکێتی ئەمەش کە کوڕەکانی نەوشوام سەفا هەر هەمی هەر خەریکی دزی پارەکۆکردنەوەی بۆچی
عمەری سەیعەلی لەو پیری عاقی بەشەڕ خۆی بێتەوە دزی کا بۆ کوڕەکانی نەوشام سەفا بەڕاستی لە نەوشام سەفا مردووە کوڕەکانی نەوشام سەفا خەریکی قاچاقچێتی لە مەرجەکانە خۆشەویستە بێتەمە ئاسایی بێ کاکیجان بەڕاستی من هیچ شتێک لە کووردا ڕوو بدا تووشی شۆکم ناکە عەزیزان خۆشەویستە تووشی شۆکم ناکە بەڕاستی چیان نەما دوو مناڵی سوالکەر بوون ئێستا ملیۆنێرن گردیان بردووە کارگەیان بردووە بازاریان بردووە ڤێلایان بردووە هەموو شتێکیان بردووە بۆ خۆیان خەریکی قاچاقچێتی ئاڵتوونن لە مەرزەکانە لەمەولەوە لەمەشا خەریکی دزی گەنە خۆی خۆشێکی عەجیب نییە بەڕاستی کابرا بە ئاشکرا دزە جا تۆ تارە بۆ خوار بڵێ وەڵای ئەیانکردی خۆ دزت کات خۆشتێکی عەجیب نییە بۆیە ویستمەوەتان پێ بڵێن بۆی هەموو کورد لەوە تێبگا خۆشەویستە باشە بە دوو دێر کورد یەکەمەوە و ئیتر لە خزمەتانە ئەڕۆم چونکە لایفەکەوتم کورتە لایڤێک باشە هەفتەیەک بەر لە حەوتی مانگ واتە لە سەرەتای مانگی دەوە ئەم کەیسە بڵاو بۆتەوە ئەم حەمەی شێخە و ئەم گروپە وتویان ئەمان دزیەکەیان کردووە دادگا باوکی ئەم حەمەی شێخ وەهاب واتە شێخ وەهابی گرتووە دوو هەفتە لە سجنا بووە کوڕەکەی ڕای کردووە یعنی سێ هەفتەیە کوڕەکەی ڕاکە دوای ئەوەیە کە یەکێتی گۆران بەیەکەوە ڕێەکەون ئەڵێن حەمە وەرەوە خۆ تەسیم کەرەوە خۆمان کێشەکە حەلەکەین تەواو ئیتر خۆ مۆزوعەکە ڕوونە ئیتر حەمە بەیانی هەتا ئێوارە بڵێ وەڵام من ئاگام لێ نییە و ئەسڵ ئەساسی نییە بڕۆ بۆ خۆ بیخولێنەرەوە بەڕاستی هەموو کورد ئەزانێ کە گردەکەوەی یەکێتی بەیەکۆم دزیان کردو هەردووچێن قوبا تەڵەبانیش ئاگای لێیە ما تەڵەبانی ئاگای لێیە شوێن بەخوا لە هەوری شەرجەنگیش ئاگای لێیە هەمووتان ئاگاتان لێیە ئەگەر ئاگاتان لێ نەبێ هەڵوێستانە بوو بەڕاستی هەمووتان ئاگاتان لێیە تەواو کامتان ئەوە لە هەوری شێرچەنگی ئەگەر ڕاستەکەی وەرە بچۆ ناو مۆزوعەکەەوە باڕاستەکان بۆ دەرکەوێ زەحمەت نەبێ تەواو ڕاستیەکان دەرنەکەوێ بەخوا تۆش بەشداری تێیە کاک لە هەوری شێرچەنگی بەخوا پاڤێڵ تاڵەبانی ڕاستیەکان دەرنەکەوێ لەم کەیسا بەیانی دیزە بە دەرخۆ نەکرێ بەخوا هەمووتان لەو دزیا بەشدارت کاک ڕێگەکەون بۆ خۆتان تەواو کورت و کرمانچی بێتان ناخۆش نەبێت و منیش بەردەوام لەسەرتان ئەڵێمیت کەیفی خۆتانە کاک بۆتان نییە چند نەفەر دزی بکەن 10 ملیۆن دلار بزن ئێوە لە یەکێتیەوە ئێوە لە گۆڕان بەیەکەوە سڵحکەن بەڕاستی تاڕانە دزیکەن بە ئاشکرا ماڵی ئەو خەڵکە بخۆن قابلی قبول نییە بەڕاستی هەڵوێستان هەبێ ئەگەر ڕاستەکەن زەحمەت نەبێت ئەو کاتێ ئێمەش دەڵێن باش ئەگەر یاسا ڕۆڵی خۆی بینی من ناڵێم من تۆ هەمە بۆ کەس ناپێشمەوە ئەگەر بەیانی هەمەی شێخە ئازاد دەکرێت ئۆکەی دزەکان چێن زەحمەت نەبێت چەند دزراوە چۆن دزراوە خۆ بەخوا بە دوو کەسی ڕەشڕوود ناکرێت کاک بە یەکێتی بە گۆڕان کراوە بە هەمووتان بەخوا سەکردەیەکێتی لە پشت ئەمانەوە ڕاوەستاوە کاک سەکردەکان یەکێتی گۆڕان لە پشتیانەوە ڕاوەستاون من یەکەم جار پێش حەوتی دا وتم ئەم حەمەی شێخە لە ماڵی هین خۆشادەتەوە لە ماڵی عەدنانی حەمەی بینە هەندێک برادەوتیان نەخێر لەوێ نەبووە گوایە لە ماڵی دلێری برای شێخ جەعفەر بووە بەڵام لە هەر شوێنە بێ ئەمە گرنگ نییە نە شێخ جەعفەر و دلێری برای پەرێزیان خاوێنە تێگەیت نە هینیش پەرێزی خاوێنە عەدنانی حەمەی بینە هەمویان دزن ئەوانە بەڕاستی خۆشەویستان وە کەسیش پاکانیان بۆ نەکا ڕەنگە لەوە من هەڵە بوو بم ئەم کوڕە لە ماڵی عەدنان نەبوو بێ بەڵام عەدنان ئەشیفی پیسەکە عەدنان هەموو گەرمیانی خواردووە بەڕاستی پێتان ناخۆش نەبێ کاکیجان لەبەرەوە کەس پاکانی بۆ نەکا خۆشەویستان بەڕاستی من هەموو سەرانی یەکێتیم پێ دزە یەکە بە یەکە ناوەکەن ئەبن هەمووین پێ دزن خۆشەویستان یەک کەسیان دز نەبێت تاو كيف خوينا كاميان على من دزنيم باب الروي على محمد بيتو اقل راسكات زان بيلم دزياد دزنيت باشا يا سيج روي كما قبا طالباني روي كما هاسرويكي يكيتي كلاهوري الشيخ زنجيرة بافي طالباني اقل راسكن واقل ازان ام كيسي يقلاي كنوا لكن عمري سي علي تشاون ما رينا كون اقام ليه تشاون ما تشون جمعانا رون بو دباشان بو لا اله الشيخ بو لا بافي طالباني اقام ليه عوان وآقاش منيه كا ناويشيه تشياون ما جاسوسي صرفي مسؤول بازانين براسي تيجي كاكا همو انا كاتي خويا بلاوه كما خوشي بيستان شش حومان بلوي نو شو ام صفا بمريه تشياون ما جاسوسيان بفاصل ميداني وبو ابن مالي بازاني كردو خوشي بيستان بس باوكي خوانو جاسوسيان كردو لكاتي خويا همو انا بلاوه كما بلا ما كان جار عزيزان ما ويشي تير ڕەنگە هەفتەیە دەڕۆژیکە یەک لایڤم بەدەستەوەی خۆشەویستان هیوادارم هەمووتان بۆ ئەو لایڤە ئامادە بن بە تابەتی نێکی لەوان بازانیش هەلبێتە لایڤەکەەوە بەدایەکی ترەوە ئاساییە باش نییە لایڤەکەش لەسەر چییە لەسەر ئەوەی تەقینەوەکەی شوبات ئەوەی پارتیوێکێتی و مەڵبەندێکێتی ئەوانە لە هەولێر ساڵی چەند بوو ئێستا لە بەچاومانیە با بڵێن ئەو تەقینەوەی چۆن بوو کێ کردی باشە
ئیدریس بارزانی چۆن کوژرا. یعنی یەک کۆمەڵ بابەتی زۆر جدیم هەیە بەڕاست کە من کتێبێکم هەیە خۆشەویستان کتێبەکە لەژێر ناونیشانی دیوە تاریکەکانی مێژووی بنەماڵەی بارزانی. ئەو کتێبە 1000 ئەوەندە لاپەڕەیە ئامادەیە بۆ چاپ بەڵام هێشتا مەجال نییە بۆ چاپکردنی ڕێگە نان بەڕاستی. کاتی خۆی بە بابەکە دڕێی وتم کتێبێکی ئاوام هەیە ئەمێ چاپی کەم وتی بەخوا هەر ناونیشانەکەی نایڵم چاپی بکەی بەڵام خوایان بێ چاپ یەکەم بەڵام ئەوە کورتەیەکە لەو کتێبەی خۆم کە ئێستا بڵاو نەبووتەوە ئامادەیە بۆ چاپ ئەوەتان بۆ ئەەکەم بە لایڤێک و بۆتان باسەکەم هەمووی کە ئەو مۆزوعانە چۆن ڕوویاوە چی بووە چی نەبووە هەمووتان بۆ باسەکەم. منی تر قسەیەکی ترم نەما تەنها ئەو کەویستم پێتان بڵێم خۆشەویستان ئەو کەیسەش دیزە بە دەرخۆ ناکرێ نە حەمەی شێخ و نە کەسییان بەسەر نایە بەڕاستی هیوادارم من هەڵە بم هیوادارم یاسا ڕۆڵی خۆی ببینێت بەڕاستی هیوادارم بەڵام باوەڕ ناکەم بەڕاستی ئەوەی کە من سێری یەکێتی و گۆڕان و پارتیەکەم بەخوا کاری چاکە عەقڵم نایبڕێ لیان بۆشێتەوە بەڕاستی خۆ بە زۆر نییە بەڵێ 1994 ئەوەتان بۆ باسەکەم کە چیە کردی مەسەلەی شێخزانە بە نمونە مەسەلەی شێخزانە مەسەلەی ترۆری ئەو ترۆرەی ئەو کاتە کە ئێستا برادە نووسی بووی و ئیدریس بارزانی چۆن ترۆر کراوە وە کوڕەکانی مەلام سەفا چۆن بوو هەموو ئەمانە بە یەک لایڤی تر و تەسەل و بە کورتی و مختصری ئەی خەمە بەدەستان بۆ مێژوو باشە کەوە لە کتێبەکەمان هاتووە ئەو مۆزوع منی تر هیچ قسەیەکم نەما خۆشەویستان تەنها ویستم پێتان بڵێم کە ئەم مۆزوعی دزیکردنی دایان ملیۆنیە گۆڕان و یەکێتی کردووانە من ناڵم هەموو یەکێتی یا هەموو گۆڕان ئەمە ناڵم بەڕاستی بەڵام ئەڵێم بەشێ لە سەرانی گۆڕان و بەشێ لە یەکێتیەکان لە سەرانی یەکێتی ئاگاداری ئەم دزیێن ئەیانەوێت سوڵحکەن بەڕاستی عومەری سەیعەلی بەخۆی گۆچان دەستی پێکردووە کاکە مام قەزیەیە حەڵکەین وەڵڵی کاکە ئاوا حەیامان چووە هەڵبژاردنیەتی بەغا دەنگمان پێ نەیان ئەم دزی و فزیەکەن کاکە بام کەیستە حەلکەین و ئێمە لەو مۆزوعانی کا عومەر گیان کاکە بە گۆچانە قۆڕەکەتەوە برای شیرینم والله هەموو کەسێک ئەزانێت دزنیەوە کاکە وەڵی کا عومەر بەداخەوە بۆ تۆ عومەری سەیعەلی کە تۆ پیرێکی عاقبە شەڕی کا عومەری سەیعەلی لێرەوە پێ دەڵێم تۆ پیرێکی ئاخر شەڕی خۆزگەوانە بوویتایە خۆزگە 5 ساڵ بە لە ئێستا تۆ ژوازە بهێنایە خۆزگە دوای بردی نێو شانسەفا تۆش ئیستیقالە بدایە چی لە مەڵە بە خۆ دانیشیدایە نەک بوویتای پیرێکی ئەو عاقبە شەڕ بەڕاستی پیرێکی عاقبە شەڕی بەڕاستی لەم 2-3 ساڵی ڕابردووە چەپەڵترین و پیسی مێژوت بۆ خۆت تۆمار کردووە کا عومەری سەیعەلی بڕواتە بێ خەڵکی کوردستان نەفەتی لێکەن لە خۆت لە گۆچانەکەت لە مێژوت لە هەموو شتێک بەڕاستی عومەری سەیعەلی ئەو ڕۆڵە تۆ بینیوتە بەڕاستی هیچ شەیتانێک نەیبینی عومەری سەیعەلی بەداخەوە بەڕاستی خۆزگەوانە بووایە بەڵام بەداخەوە تۆ ئەو ڕۆڵە خراپەت بینی بەڕاستی ناشیرینیت بەمانای کەلیمە باشە بەڕاستی چەپەڵیت کا عومەری سەیعەلی بەڕاستی ئەوەندە ناشیرینی ئینسان بێزی لێ کاتەوە خۆزگەوانە بووایە عومەری سەیعەلی تۆ بۆ دوو مناڵەکەی نێو شانسەفا هەرچی ڕسوایی هەیە بەسەر خۆتی هێنا باشە هەرچی ڕسوایی هەیە بەسەر خۆتی هێنا کا عومەری سەیعەلی بەڕاستی عیبە بەڕاستی بەداخەوە باشە هەمومان بە پێیەکی باشمان ئەزانین بە پێیەکی پاک ئەومان ئەزانین ئەمان و کەعبە نەسەری ئیشەکە نەژێری ئیشەکە نازیەوە وەرەو مانگی 6 ملیۆنە هەیە لە 9.92ەوە بەڵام ئەم 2-3 ساڵە بەڕاستی تۆ بووی بە بەڵا بۆ منتیقەی سلێمانی بەڕاستی گەورەترین سەربەر لە بزوتەوەی گۆڕان و لە ڕۆحێتی گۆڕان خوازیدا عومەری سەیعەلی باشە بەڕاستی تۆ پیاوێکی نەفرەتایت کا عومەری سەیعەلی لە ڕێگەی ئارام مەحموود من پێت ئەڵێم 100 نەفرەتت لێبێ عومەری سەیعەلی 100 نەفرەتت لێبێت باشە کاشی سڵح بۆ ئەو دزاناکەی لەگەڵ یەکێتی و لەگەڵ پاڤێڵ و خوباد و چۆی و ئالەم بابەتانێ باشە منیش ئیشم چییە کاکیشە 30 ساڵی ڕەبەقە من ئێوە ڕسواکەم ئەگەر تەمەن باقی بێ 30 کێ بژیم 20 کە بژیم هەر ئێوە ڕسواکەم بەڕاستی هەر ئەوە ڕسواتانەکەم ئیشم چیە من هیچ ئیشێک نییە ئەرەوە 7 ساعات کرێکاریە ئەیکەمەوە خوا دەمی یاومەتێ قەڵەمی یاومەتێ زمانی یاومەتێ هەمووشی هەر ئاوا ڕسوا و تڕۆتانەکەم بۆ مێژوو بەڕاستی ئەوە حیاتان پێوە ناوم بەدەست بۆ گیرتان خواردووە هەر هەمووتان چیەکی چی گۆڕان چ پاتی ومان نەزانم ئارام مەحموود بێدەنگە بێ ئارام مەحموود بێدەنگ نابێ لەبەر سەلای سلێمان دەستی پێکردووە ساڵی 91 بەرەی کوردستانی فایقەڕەش منی گرتووە لە سلێمانی کاتی خۆی کە مدیری ئاسایش بوو لە بەرەی کوردستانی لەو کاتۆ من ئێوە ڕسواکەم هەتاش هەر ڕسواتانەکەم بەڕاستی تێگەیکە ئەو باشە بزانن ئارام مەحموود دەسەمۆ نابێت تەواو ئەو خێڕی تێڕیانەی جوێن بە ئارام مەحموودیان هەمووی کۆمەڵی خەڵکی خۆفرۆشە لەسەر سنگ وەک خشخشۆکە ئەکشێن بۆ 2 دینار کە گردەکە و گۆڕان و یەکێتی و پارتی بیان دەنێ بەڕاستی کەی بەشەرم من بێستان لێکەمەوە بەڕاستی بێستان لێکەمەوە یا چیاونمە من بێستان لێکەمەوە بەڕاستی تێگەیت هەر بەڕاستی بێستان لێکەمەوە کەی پیاوەنیەوە کاکە چی
دەی خواتان لەگەڵ خۆشەویستان ئەوە عەسڵی مۆزوعەکە بوو کەم بۆ باسکردن کاکەی گۆڕان هەمەی شێوەها دوای 3 هەفتە هاتۆتەوە ڕای کردووە خۆشا دۆتەوە کونە دەست وەڵای کاکە من ئەستۆ پاکمەوە هاتمە تووشم بەردەمی یاسا گۆرەی دەست ئەگە تۆ ڕاستە کرد هەر سەرەتای مانگ هەر حوتی مانگ کە دادوەر ئەمرەکەی دەرکردی خۆچدا بۆ دەمدادگە ئەگەر ڕاستە کرد نەک ئێسا یەکێتی و گۆران ڕێکەوتون و ئەمڕۆ هاتی و خۆتە سیمەکەی ساختە چی دەست بەڕا خۆی زانم ئەو دزیە کەمی بەرتۆ کەوتووە زۆربەی زۆری بۆ چیا و نمایە و بۆ عەدنانی حەمەی مینا و بۆ چێ و بۆ چێ بۆ دزانە یەکێتی و گۆڕان بەڕاستی ئێوە تەنها کەمێکتان بەرەکەوێت دەبڕۆن دەی خواتان لەگەڵ خۆشەویستان بام ئەوەش بە خۆشی ئێوە بخۆمەوە واللهی عەزیزان لە هەڵبژاردننی بەغایە ئەوەی دەنگ با بۆ گۆڕانی گردە باوکم بەناموسم ئەوە ئیتر نەویژدانی هەیە واللهی نە ئینسانە واللهی نە لە مرۆڤایەتی شتێ تێگەیشتووە باوکم بە شەرەفم نە ئەخلاقی سیاسی هەیە واللهی نە ئەخلاقی کۆمەڵایەتی هەیە بەبیللهی هەر کەس دەنگ بە گۆڕانی گردەکە بدا لەم هەڵبژاردنەیە خواوەکیل لە ئەزانی چۆنە ئیتر نەخوا ئاپەرستێ نە دینی هەیە نە ئیمانەیە کەسێکی خۆفرۆش و دز و درۆست و ساختە چییە ئەوەی کە ئاوا دەنگێ بدا بە گۆڕان ئەوە ڕێک هەرکە دەنگیا بڵێ دز ئەگەر باوکی ئارام ئەحمەد لە قەبرەکە زینوو بووەوە خڕ هاتەوە دەنگی یا بە گۆڕان ئەوە دزە ئەگەر دەنگی پێ نایە ڕاست خواتان لەگەڵ